ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی بەکارهێنەران و بازرگانیکردن بە ماددە هۆشبەرەکان لە پارێزگای لە بەرزبوونەوەدایە. السبب كلها هذه المخدرات وهذه المسكرات حقيقة. لێرە سمینارێک لەسەر مەترسیەکانی ماددە هۆشبەرەکان و ڕێگایەکانی بەرەنگاربوونەوەی بەڕێوە دەچێت. من الجهة الأمنية ومن جهة الصحة ومن جهة العلماء ومن جهة لەو سمینارە جگە لە پۆلیس ژمارەیەک لە مامۆستایانی زانکۆ و وتارخوێنی مزگەوتەکان و ژمارەیەک لە مختاری گەڕەکانیش بەشدارن. لە ماوەی دەمانجی ڕابردوو تەنها لە ناو شاری مۆسڵ 257 کەس لە بازرگان و بەکارهێنەرانی ماددەی هۆشبەر لەلایەن پۆلیسەوە دەستگیر کراون. فاليوم المخدرات هي باب من أبواب الإرهاب الفكري. ئەوان دەڵێن پێویستە بۆ ڕێگریگرتن لە تەشەنەکردنی ماددە هۆشبەرەکان لە شارەکەیان لەمە دووە لە قوتابخانە و زانکۆ و شوێنە گشتیەکان و مامۆستایانی ئاینیش لە وتاری هەینی دەست بکرێت بە هەڵمەتی بەڵاوکردنەوە و وشیارکردنەوەی خەڵک لە مەترسیەکانی بەکارهێنانی ماددە هۆشبەرەکان. كثرة الأعداد استعمال وتعاطي المخدرات. ژمارەی بەکارهێنەرانی ماددە هۆشبەرەکان زیادی کردووە. ئەگەر ڕێوشوێنی تند بۆ ڕێگریکردن لە بازرگانیکردن و بەکارهێنانی ماددە هۆشبەرەکان نەگیرێتە بەر، ئەوە شارەکەمان بەڕووی کۆمەڵکوژیەکی تر دەڕوات. گرنگە هەموو لایەک هاوکار بین لە وشیارکردنەوەی خەڵک لە مەترسیەکانی ماددە هۆشبەرەکان. من خلال الإعلام القناة الفضائية حتى يتوعى الإنسان والمواطن. بەڕێوبەری پۆلیسی نەینەوا دەڵێت هەوڵەکانیان سەرتر کردوتەوە بۆ نەهێشتنی ماددە هۆشبەرەکان و دەستگیرکردنی بازرگان و بەکارهێنەرانی ماددە هۆشبەرەکان. التوعية المجتمعية للحد من ظاهرة انتشار المخدرات. بەردەوام دەبین لە هەڵمەتی وشیارکردنەوە و مەترسی ماددە هۆشبەرەکان و دەستگیرکردنی بازرگان و بەکارهێنەرانی ماددەی هۆشبەر. ئەگەر پارێزگایەکەمان بەراورد بکەین لەگەڵ بەشێک لە پارێزگایەکانی تر، ژمارەی بەکارهێنەرانی ماددە هۆشبەرەکان لە پارێزگایەکەمان کەمترە. لەگەڵ ئەوەش ئێمە هەوڵەکانمان چڕتر کردوتەوە بۆ نەهێشتنی ماددەی هۆشبەر لە پارێزگایەکەمان و دەستگیرکردنی بازرگان و بەکارهێنەرەکان. من إلقاء القبض على أغلب الذين يقومون بالمتاجرة أو التعاطي. زۆربەی ئەو کەسانەی بەهۆی بەکارهێنانی ماددە هۆشبەرەکان لەو شارە دەستگیر کراون تەمەنیان لە نێوان 20 بۆ 35 ساڵە. ئەمەش ئەوە دەردەخات بازرگانانی ماددە هۆشبەرەکان زیاتر چینی گەنجانیان کردوتە ئامانج بۆ فێرکردن و بەکارهێنانی ماددە هۆشبەرەکان. گەیلان بۆتانی کوردسات نیوز مۆسڵ.